فێربوونی فقی ئیسلامی و شریعەت و هۆشیاربوون و ئاگابوون لە شریعەت بۆ معلوماتان گەورەترین عیبادەتە و گەورەترین ئیحسان و چاکەیە کە ئینسانێک کات. لە نوێژی سونەت خێری زیاترە، لە قورئان خوێندن خێری زیاترە. پێغەمبەری خوا فەرمێت من يريد الله به خيرا يفقهه في الدين. خوای گەورە ئیرادەی خێری بە هەر کەسێک بێ شارەزایەکە لە دینەکەی خۆیان، شارەزایەکە لە دینەکەی خۆیان. ئەمڕۆ بەڕاستی زۆرێکمان لە مەسئلەی فقه عیباداتە، فقی معاملاتە، فقی جینایاتە شارەزاییمان نییە. نوێژەکەمان تەهارەت کە بابێکی سربەخۆیە بەڕاستی کە شەرتی نوێژە ئاگادار نین، بە تایبەت گەنجانمان ئامادەیش نییە فێر بێت، تعلیم بکات، فەهم بکات و زۆر جارە شەرمەکات، پێویست بە شەرم ناکە. مەسائیلی فێربوونی علومی شەرعی واجبە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم طلب العلم فريضة على كل مسلم ومسلمة. فێربوونی علم و زانست، فقه عیبادات بێ، نوێژەکە چۆنەکەی، مەسئلەی بابی طهارات، مەسئلەی حەجت، ڕۆژوت، زەکاتت، مەسئلە باقی عیباداتی تر ئەبێ فێربی، علمە، زانستە. نەڵی جا خۆ نوێ چیە من نوێژە زانم، ڕۆژوگرتن چیە خۆ ڕۆژە زانم، حەج چیە و زەکات چی ئەمانە. نەخێر، فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کونتم لا تعلمون. ئەبێ پرسیار بکەی، ئەبێ دائیمە بەڕاستی تۆ بتەوێ لە عیباداتە بژی خێری زۆر گەورەت دەستکەوێ فێربوونی علومی شەرعیە. جا خۆشەویستان، مەسائیلی فقی شارەزابوون لە شەرع، ئیمامی نەوەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت فێربوونی یەک بابی شەرع پێم خۆشترە و پێم باشترە لە 1000 ڕکات سونەت، لە 1000 ڕکات سونەت، لە چەندەها ختمی قورئان.